بەڕێزێک پرسیاری کردووە لە دیارە لە بەرنامەکانی پێشوودا ئێستا دێنە سەری ئەڵێ مامۆستا ئەگەر بتەوێت زەواج بکەیت چۆن بزانی کەسی بەرامبەر کەسێکی گونجاوە بۆ ژیانکردن لەگەڵی. بەڕێزم ئەم پرسە کوڕێکە یان کچێکە من نازانم، بەڵام بۆ هەردوو ڕەگەز ئەتوانین وەڵام بدەینەوە بڵێن. یەکەمیان کاتێکەوە بڕیارتدا کەسێک هەڵبژێری بە هاوسەری ژیانت نوێژی ئیستیخارە بکە، دوور کات نوێژ بکە و دواتر بپاڕێەوە داوا بکە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ئەگەر ئەم هاوسەرگیریە دوای لێکۆڵینەوەی خۆشمان لە لای تۆ کە عیلمی ئەوەڵ و ئاخر خۆتە ئەی پەروەردگارە من هیچم لێ دیار نییە و تۆ هەموو دوا ڕۆژەکان دەبینی، ئێستا و داهاتوو دەبینی، ئەگەر خێری تێدایە کار ئاسانیم بۆ بکەی خێر بخەیتە کارەکەەوە، نیشانەکانی عاقبەت خێری ئەم کارە بێنێ بەرچاوم و کارەکە بە ئاسانی بێتە دەستەوە، یا ڕەبی خوا ئەگەر خێریشی پێوە نییە شتێک بێنیتە پێشەوە کە لەم هاوسەرگیریە بەدوورم بکەی. ئەمە یەک. دووەمیشیان خۆت دیقەت بدەیت بەرامبەرەکە کڕێکەوە بۆ کچێک کچێکە بۆ کوڕێک، ئایا یەکەم شت دینی هەیە پەیوەندی نێوان و خۆی و خوای چاکە، بەڵام بەس بە دین نەخاڵەتەی. والله کوڕێکە بەردەوام پێنج فەرزە لە مزگەوتە، دووشەم و پێنجشەم بە ڕۆژوە دایمە سیواکەکەی پێیە، حافزی ئەوەندە زوو قورئانە، ئەمە پەیوەندی نێوان خۆی خوا. والله کچێکە الحەمدولیلا نیقابیشت سەرە ڕای حیجابەکەی. دووەم شت لەگەڵ دینەکەیە بزانە ئەخلاقی چۆنە، ئەخلاقی مەبەستم ئەوەیە لە نێوانی خۆی و خەڵقی خوادا چۆنە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ فاتیمەی کچی قەیس ئافرەتێک بوو وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو پیاو هاتوونە خوازبێنیم شوو بە کامیان بکەم. ئەم دوو پیاوە بەڕێزە هەردووکیان لە خزمەت پێغەمبەران صلی الله علیه وسلم. ئەو ئافرەتە بەڕێزە سەری سوڕما بوو، دوو خوازبێنیکەری هەیە شوو بە کامیان بکە، هەردووکیان لە ڕووی دینداریەوە بێعیبن، ئەهلی مزگەوتن لە خزمەت پێغەمبەران صلی الله علیه وسلم. بەڵام پرسیارەکەی ئەوەیە ئەی پێغەمبەری خوا معاویە شووی پێ بکەم بە معاویە یان بە ئەبوو جەهم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە هیچیان بە کەڵکی ئەوە نایان فاتیمەی کچی قەیس تۆ لەگەڵیانە بەختەوەر بی. وتی چۆن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ پێغەمبەر فەرمووی باشیان دەناسم، ئەمما معاویە فەصعلوکن لا مال له، معاویە لەسەر سەرجی عەلی کەوتووە، ئەسپێ لە باخەڵیان لەوە سەوزە خاڵم نمداڵێت، تۆ ئافرەتێکی خانومانی بە ناز و نیعمەت گەورە بووی، بەخوا لەگەڵ پیاوێکی ئاوا هەژارە ناتوانانی ئیدارە بکەی، ئەم لەگەڵ تۆدا ناگەنەوە یەک، دواتر لێک جا دەبنەوە. دومیشان فەرمووی ئەبوو جەهم ئەوە بەڕاستی کابرایەکی عەسەبیە، ضەراب للنساء، عەسەبی وەکو خۆی نییە، بەخوا گۆچانەکەی دایمە لەسەر شانیەتی یەکسەر بە گۆچان و بە گۆپاڵ دەتکوژێ. فەرمووی شوبە هیچیان مەکە، شوبە ئوسامەی کوڕی زەید بکە، گەنجێکی ڕێک و پێکە، ئینسانێکی دەوڵەمەندە، ئینسانێکی هەبووە، ئینسانێکی لەسەرخۆ حەلیمە. بۆیە بەڕێزم سەیری ئەخلاقی کە لەگەڵ دینی دەمزگەوتە دەبیندرێ قورئان خوێنە ئەهلی دین و پیاو چاکانە ساکە چاکان و مسلمانانی خۆش دەوێت. دووەمیشیان سەیری ئەخلاقی کە ئەخلاق من دەڵێم ئەگەر دەتەوێت بە تایبەتی کچ بخوازی بەس سەیری یەک سیفەتیکە، بەس عەسەبی نەبێ، عەسەبی بەس کەللە شەق نەبێت، تووڕە نەبێت، ئەویش بەچی ئەزانی سەیری دایکیکە. ئەگەر دایکی لە ماڵەوە ڕێزی باوکی دەگرت، ئافرەتێکی میهرەبان بوو، ئافرەتێکی نەرمونیان بوو، لەگەڵ درە دراوسێدا زمان شیرین بوو، بە حورمەت و دەست دەسرسنگ بوو بە مێردەکەی بەخوا کچەکەشی وا دەبێت. ئەگەر بینی دایکێکی کەللە ڕقی کەللە شەقە، وەڵی بەداخەوە ڕەنبێ کچەکەشی ئاوا دەرچێت. بۆیە یان شەرتیش نییە ئەمە گوناهی دایکێک نەخەینە سەر کچێک، لە نزیکانی ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ تا بڵێ ئەم کچە عەسەبیە بەس تووڕە نەبێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکابراوتی لا تغضب لا تغضب لا تغضب، بەس تووڕە مەبە، تووڕە مەبە، تووڕە مەبە، تووڕە بوو یعنی ئەوە نیە دوو دقە تووڕە بی، واتە ئینسانی وا هەیە بە هەمیشەی عەسەبیە. بەخوا هاوسەر ژن بێیان پیاو بێ کە عەسەبی و کەللە شەق بوو ژیان لەگەڵیا زەحمەتە. بۆیە لە ئەخلاقا سەیری تووڕەبوونیکە. هەروەها بەڕێزم ئەمڕۆژ کارێکی ئاسانتر هەیە، ئەگەر بتوانیت دەستت کەوێ فەیسبووکەکەی و تۆڕە کۆمەڵایەتیەکانی بزانی لەوێدا چی هەیە، ئەم کوڕەوەیان ئەم کچە بۆت دەرەکەوێ عاشقی چییە، هەر لە تۆڕە کۆمەڵایەتی لە فەیسبووکەکە دەتوانی بنج و بناوەنی بخوێنیتەوە. پاشانیش دڵنیاش بە ئەوەی پەروەردگار بڕیاری لەسەرداوە هەر ئەوە دەبێ بەس ئەوەی کە عەرزم کردی دینی، ئەخلاقی، عەسەبی و کەللە شەقی نەبێ و تۆڕە کۆمەڵایەتیەکانیشی تەماشاکە بزانە ئەمە لەگەڵ چیدا خەریکە.